بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پامی ڕۆژداتی و خزمەتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون هیواخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بینەران و بیستەرانی پامی ڕۆژ لە هەر جێک هەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردون دوو تەوەری سەرەکین. دیارە بابەتی یەکەمیان قسەکردنە لەسەر بارودۆخی سزادراوان و چاکسازیەکانی هەرێمی کوردستان کە نزیک بە 6 مانگە چاکسازیەکان هیچ جۆرە مواجهە و سەردانێکی کەسوکاریان نەکراوە نەبینیوە بە تایبەتی کەسوکارەکانیان نەبینیوە لە هەمان کاتە لە هەموو وڵاتانی دیکە کە کۆرۆنا سەری هەڵداوە بە جۆرە لە جۆرەکان بەشێکی زۆر لە گرتوخانەکان یا سزادراوان بەر لێبوردنی تایبەت و لێبوردنی گشتی کەوتون. بەڵام لە هەرێمی کوردستان لە ئێستادا بارودۆخی سزادراوان زۆر خراپە لەژێر مەترسی کۆرۆنان. بەشێک لە فەرمانبەران لە چاکسازیەکانە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە چاوەڕوانی لێبوردنێکی تایبەتن. بەڵام لە ئێستادا جگەلەوەی کە لێبوردنی تایبەت دەرنەکراوە بۆ چاکسازیەکان لە هەمان کاتدا بەشێکیان کە دەبێت بەپێی ماف و یاسای خۆیان ئازاد بکرێن ماونەتەوە لە ئێستادا گرتوخانەکان قەرەباڵغێکی زۆریان پێوە دیارە. بابەتێکی سەرەکی بەرنامەیەم ڕۆمان دەبێت. بۆ بابەتێکی دیکەمان لەناو قەیرانی دارایی و دواکەوتنی موچە و ڤایرۆسی کۆرۆنا و بارودۆخی ئاڵۆزی ئەمنی لە هەرێمی کوردستان دۆخی دەرونی هاوڵاتیان و تاک بە تایبەتی ناجێگیرە. بۆی بزانین دەبێت هاوڵاتیان لە ڕووی دەرونیەوە چۆن بارودۆخی خۆیان جێگیر بکەن نەشڵۆژێن بەرامبەر بە کۆرۆنا و چۆن بەرامبەر بە قەیرانی دارایی و بارودۆخی ئاڵۆزی ئەمنی بەرگری جەستەی خۆیان بەهێز بکەن و مێشکی خۆیان ساڵ بکەن. سپۆڕێکی دەرونی تایبەت میوانمان دەبێت لە تەوەری دووەمدا قسە لەسەر ئەم بابەتانە دەکەین. دەستپێکیش دەچینە لای بڕگەی کەشوهاو بزانین پێشبینەکانی کەشوهاو و پلەکانی گەرمان لە هەرێمی کوردستان و لە شار و شارشکەکانی چەندە پێکەوە بینەری دەبین.
بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان با بزانین دیناری عراقی بەرامبەر بە دراوەکانی دیکە تا چەندە نرخی بەرز بۆ تۆ یاخود نزم بۆتەوە گەرچی دیارە تمەن نزمترین ئاستی بەخۆوە بینیەوە بەرامبەر بە دۆلاری عراقی با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین. بەڵازان راپۆرتێکمان هەیە کە بەرنامەیەک هەیە لە کەناڵی شەبەکەسی ئێران ئەیش عەسر جەدیدە هەندێک جار کۆمەڵێک میوان کۆمەڵێک بەشدار بوو شتی سەرنجڕاکێش پێشکەش دەکەن یەکێک لەو سەرنجڕاکێشانی کە ئەم جارە کچێکە تەمەنی پێمانێک 10 ساڵە بەشداری کردەوە کۆمەڵێک نمایشی سەرنجڕاکێش ئەنجام دەدات کە خەڵکی کرماشانە لەم راپۆرتەدا پێکەوە بینەری دەبین. اطراف و گلمه به همه ارزون میدم به آقامم نمیگم به همه ارزون میدم به آقامم نمیگم شده بار تو با ما را بیای ها چیکارت کنم رو بری تو هی فس 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 ها خوشمزه ها بالاخره امروز یکیتونو میخرم سلام گل بدم گلام تازه است مال امروزه نرگسه خیلی خوبی دارم نرگسه خوشبو آقا سلام آقای گل میخری آقا تو رو خودی گل بخر دیگه آقا نخری عدست رفته خانم سلام خانم گل میخری خب تو رو خودی گل بخر دیگه بازالیم حرفی همدیگه میفهمیم خانم یکی بخری خب چی میشه مگه حالا آره باشه به فکر روشه ملتیم ای بابا باز که دوباره خندیدین الان حسابتون رو میرسم دین 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 آقا ببخشید این کیک قرمزی چنده؟ 150 این کیک قهوه بهش چی میگن؟ شکلاتی میدونم خب چنده؟ 100 تومن آقا اصلا کیک ارزون چیه من بخرم؟ این خیلی رو مخیه خب چنده؟ 75,000 ریال تومن آره آقا دیگه فرق ریالاتو منو میدونم دیگه کلاس سومی ما
خوشو خوش. عمو این گل بدم چیکو ببرم؟ نه حداقل جون مادر تا شب نفشش من برمیگردم و فعلا خدایو برسون. گلگلیه نرگسیه گل بودو یه گل بخر ماشالله. نرگسی بودو گلگلی نرگسی گل دارم مای گل دارم یه سبت پر گل دارم گلای نرگس دارم. عمو جون مامان داری؟ خدا رو شکر خدا ست حفظش کنه. بیا این گلا رو بر واسه مامانت بزن چود و نمازه تا واسه دعا کنه آخه بعد بخیر میشی. دستش بید نکنی اون تو پر از بازگریه. فهمید این شماره کارت آقامه بریز به حسابم خبرت دارم. شیشه من شما که خودت گلی گل نمیخوای آبجی، اما شما این گل رو از من بخری کار من راه میفته. 1 و 2 3 4 5 6 6 5 تا 6 5 تا 35 تا 7 5 تا شما 50,000 تومان بدید. بفهمید این هم شماره کارت آقامه برزید به حساب. ای وای خاک به گورم اما شما گل ندادن. بفهمید دست شما درد نکن. ای بابا ماش به شما گل ندادن. آبیشو بدم، قرمزو بدم، سفیدو بدم، کدومو بدم؟ قرمزو بدم. بفهمید باور کسی باشه نه شماره کارت بفهمید درست به حساب. گلگلیم نرگسیم گلیه نرگسی بعد داشت گلم داشت خوشی با فولارم. یه گل نرگسی بهت بدم ببری باستنت بذاری تو سفره شما مثلم خورم سبزی. وای خودم ظرف کردم بلت کرد رفراش عیبی نداره. یه گله بهت بدم مخصوص برگشتوندن زنه به جون عزیزی آقام تا چشش به این گله بخورا تا خونتون دویده. امو مجردی؟ امو چی کار میکنی؟ پدر بزرگ من 10 سال از شما کوچیک‌تره. همین گلا رو هر روز نگاه کن. به قول داشتیمون مهران تا 1400 سال نگاهش کنی و عاشقت کرده. بفرمایید بفرمایید. خدا خیرت بده. گلیم نرگسی. اما این کیک از من ببرم پولش شدید شد خودم بردارم. اشتباه او میگم من این کیک واسه روز پدری واسه آقام میخرم. میگم زویل صورتیه ممنون. بفرمایید اینم کارتم. بفرمایید. نه آقا من کار میکنم من درآمد دارم. نه آقا بفرمایید. هدیه شونا صورت خدا شوگر خیلی شکری خیلی ممرمی.
برات دعا میکنم. میگن داری بچه ها زرگیرش بالاست. دعا میکنم همه کیکات فروش بره، حتی یه دونه شیرین هم تا یخچالت نمونه. ببین آقا یه دونه یادم نمیره. راستی همون من نون حلال میبرم خونه. این گل از من خدمت شما بفرمایید. کشنش نداری یا بذار تو گلدون، بذار تو مغازه. ببین خوشگله، خوشمزه. دیدی از آخر خریدمت، حالا میریم خونه با هم میخندیم. گلیم نرگسی، گلیم نرگسیم، گلیم. خوبی؟ آفرین آفرین. چیکار میکنی آقا؟ اصلا کی به تو اینو بداره؟ بیا بزن خاک شیرمون کن. از اون دیه اشیا میدم، دیه رو میدی. یکی اینو تو زد آقا ما نفت کرد، انداختش میشه خونه. 3 سال آرزگاره اون تو خونه نشین، مام تو خیامون رو پوشه آباره. نگاه کن حیوانی گلام همه زار و زندگی و سرمیم رو در هم پیچیده داشت. برو آقا، برو بخشیدم. آقا من بخشید، این آقا من بخشید، آقا من بخشید. ای وای ای وای تو ای وای. آقا من بخشید، آقا من بخشید. بعضی از دوستان میگفتن که تو نمیتونی بدی، میری میترسی دوباره به رای قرمز میدن قصه میخوری. دیارە ئەو منداڵی کە لەسەر ستێجی ئەو بەرنامەیە نواندنی ئەنجامدا مەسجێکی زۆر گەورەی تێدا بوو کاویش لێخۆشبوونە بەرامبەر بەو ڕووداوانی کە زۆر جار ڕوومان تێدەکات. ئەگەرچی دیارە کەلتورێک کە لە هەندێک وڵات بە تایبەتی لە ئێرانیشدا زاڵە لەوەی کە کۆمپانیایەکی بیمە هەیە گەرنتیکردن کاتێکە ڕووداوێک یا حەدەسێک ڕوودەدا بە تایبەتی ڕووداوەکانی هاتوچۆ لە بەرامبەردا خوێنی کەسێک کە گیان لە دەست دەدا حتمەن وەری دەگرن یا کۆمپانیاکە دەدام وای کردووە کە لێخۆشبوونەکان لە کارەسات و ڕووداوەکاندا کەم بێتەوە. بەڵام ئەوەی کە لە کۆمەڵگەی ئێمەیە هێشتا باوەوە لە کەلتوری کوردەواری خۆماندا زیندووە لێخۆشبوونە بەرامبەر بەو حەدەس و ڕووداوانەی کە ڕوودەدەن لە نێوان دوو بنەماڵەدا یاخۆت زۆر جار ڕووداوێکی هاتوچۆ ڕوودەدا کەسێک گیان لە دەست دەدا بەڵام بەرامبەرەکەش یەکتر ناناسن. ئەوەی کە جوانە و لە کەلتوری خۆمان ئەماوەتەوە و زیندووە لێخۆشبوونە بەرامبەر بەو کەسەی کە بۆتە هۆکاری ڕووداوەکە بۆ هیوایی کە ئەم جۆرە کەلتورە هەر زیندوو بێت و لە ڕێگەی وانە و بەرنامە و نواندنە تایبەتەکانەوە زیاتر جیلی نوێ لە هەرێمی کوردستان لە کۆمەڵگەی خۆمانە بۆ لێخۆشبوونە زیاتر ئاشنا بکەین. دەچینە لای راپۆرتێکی دیکە کە پەیامنێرمان ڕێنازەر سەرن لە ڕاپەڕین بۆ ئامادە کردوین لەسەر ئاوی گەناو کە ناسراوە با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین.
ئاوی گەڕاوی گەناو ناوێکی نامۆ نییە لە ئیدارەی ڕاپەڕین و زۆربەی هاوڵاتیان ئاشنان بەو شوێنە. ئەم ئاوا لە وەرزی هاویندا ڕەنگەکەی دەگۆڕێ با مۆرێکی ڕەشبا و بەهۆی ئەو پێکاتە و کانزایانەی کاتیایدا هەیە بۆنێکی ناخۆشی هەیە. گۆبی گەناو وتمان ڕەنگەکەی دەگۆڕێ لە هاویندا بە تایبەتی لە هاویندا لە دستاناندا ڕەنگەکەی مۆر نییە یان ڕەشێکی باوی بەرەو مۆر دەڕوا لە هاویندا. ئەمەش چەند هۆکاریژی هەیە. یەکێک لە هۆکارانە ئەوەیە کە ڕێژەی خوێی تێدا زۆرە سۆدیۆمی کلۆرایت و دووەمیان هۆکاری ئەوەیە کە پرێگەرمی لە هاویندا پرێگەرمی ئەوکە بەرز دەبێتەوە هاوینان گەرمە ئەو ناوچەیە. تیمێکی ئەڵمانی هات ئەویش بە هاوکاری زانکۆ سلێمانی و هاتن تێستی ئاوەکان کردووە و کۆمەڵی داتان کۆ کردوتەوە. ئەم ئاوە دیارە بۆ خواردنەوە نابێت بۆ ئاوە دێری زۆر کزە. هاوڵاتیان دەڵێن ئەو گەناوە سوودێکی زۆری هەبووە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی پێستیان هەیە و زۆر جاریش هاوڵاتیان لە شارە جیاوازەکان و شوێنە دوورەکانی شەوە سەردانی دەکەن و بەکاری دەهێنن وەکو چارەسەر بۆ نەخۆشی پێست. بۆنێکی زۆر جیاوازی هەیە کە لە پێسی دەیبووماوەیە کە تا پێتۆی شک دەبێتەوە دوای هەر لەو ئاوەی خۆی پێدەشوێ و دوای لە ئاوە گەورەکەش ئەوەی خاوێنەکە لێش خۆی پێدەشوێ و سوودێکی زۆر باشیە. خەڵکیش لە دوورەوە زۆر بۆی دێ و ئێمەش خەڵکی گوندی قڕۆگۆین تەجروبەمان لەسەر هەیە. من بۆ خۆم ئەساسیەتی پێستم بووە پاییزێ چووم دوو جار چابووم دەرزیم لە خۆداوای زەوری نەبووە. ڕۆژانە چەندین هاوڵاتی لە شارە دوورەکانەوە دێم بۆ ئاوی گەناوەکە بۆ چارەسەری نەخۆشی پێست بەکاردێ کە قڕەکەی لە خۆیان دەدەن و دواتریش بە هەمان ئاوەکەی خۆیان دەشون و بۆ چارەسەری نەخۆشی پێست بەکارێ زۆر باشە. تاوەکو ئێستا چەند جارێک تێستی ئاوەکە وەرگیراوە و تیمێکی زانستی ئەڵمانیش هاتوون و تێستی ئاوەکەیان وەرگرتووە بەڵام تاوەکو ئێستا ئەنجامەکەیان ئاشکرا نەکردووە. دوو مامۆستای زانکۆی سلێمانیش هاتوون بۆ ئەوەی تێستی ئاوەکە وەرگرن و توێژینەوەی لەسەر بکەن. ئەمڕۆ هاتین بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری گۆڕانی ڕەنگی ئاوی دەریاچەی گەناو بین بزانین ئەو گۆڕانی ئەم ساڵ ڕووی داوە لە چاو ساڵانی پێشوو چییە و سامپڵی ئاو یاخود نموزەت لە دەریاچەکە وەرگرین لە ئاوەکە وەرگرین بۆ ئەوی شیکاری بۆ بکەین شیکاری بکەین لە مختبەرە بزانین پێکاتی ئاوەکە چییە و هەروەها لە چاو ساڵانەوە چی فەرق کردووە ئەو توێژینانی پێشتر کە لەلایەن تیمەکانی زانکۆی سلێمانی و تیمی ئەڵمانیەکان کە کراوە ئێمەش بزانین پەرە بەو توێژینەوانە بدەین. گەڕاوی گەناو بە دووری 5 کیلۆمەتر لە قەزای ڕانیەوە دوورە و قوڵیەکەی نەزاندراوە و ئاستی ئاوەکەشی جێگیرە و زیاد و کەم ناکات. بە پێی وەرزەکان ڕەنگی ئاوەکە دەگۆڕێت لا وەرزی هاویندا ڕەنگەکەی دەبێت بە مۆرێکی ڕەشبا و شوێنەوارناسان و هاوڵاتیان دەڵێن تاوەکو ئێستا لە ڕووی گەشت و گوزاری و شوێنەواریەوە گرنگێکی ئەوتۆ باگەڕاوەکە نەدراوە و پێویستە لایەنی پەیوەندیدار ئاوڕی زیاتر لەو شوێنە بدەنەوە و بایەخی زیاتری پێ بدرێ. ڕێناس ئەرسەلان گەڕاوی گەناو لە ئیدارەی ڕاپەڕین تایبەت بە پەیامی ڕۆژ. هەزان ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. هەزان دەچین لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕووداوە مێژوانەی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویان داوەچین پێکەوە بینەری دەبین. بیست و چواری شەشی ساڵی 1939 ڕوودانی جەنگی نەسیبین لە نێوان عوسمانیەکان و سوپای محەممەد عەلی پاشای میسر و سەرکەوتنی محەممەد عەلی پاشا و داگیرکردنی بەشێکی زۆر لە ویلایەتەکانی دەوڵەتی عوسمانی و کۆشتاری ئەو کەسانی کە دڵسۆز و لایەنگری عوسمانیەکان بوون و داگیرکردنی ئەستەمبوڵی پایتەختی دەوڵەتی عوسمانیش لە ئەمەنج و مەبەستەکانی محەممەد عەلی پاشا بوو. بەڵام لیژنەی تێکەڵاوی نێوان عوسمانی و رووسیا و بەریتانیا بڕیاری پاشەکشەی سوپاکەی پاشای میسری دەرکرد و چەند مەرجێکیشیان لەسەر سەپاند.
ئەوروپا لەو کاتە لە بەرژەوەندیدا نەبوو لەوە زیاتر دەوڵەتی عوسمانی لاواز ببێت چونکە دەبوو تەرازوی هێز لە ناوچەکەدا بمێنێتەوە و کاتێک کە خۆیان ئارەزویان هەبوو ئەوسا بیڕوخێنن و میراتەکەی دابەش بکەن. 24 شەشی ساڵی 1966 مەلا موسەفای بارزانی بە یاوەری وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان کە پێگاتە بوون لە حەبیب محەممەد کەریم و علی عەبدوڵڵا و نافیز جەلال و ساڵح یوسفی سەردانی شاری بەغدا دەکەن و لەگەڵ عەبدوڕەحمان محەممەد عارف سەرۆکۆماری ئەو کاتەی عێراق کۆ دەبنەوە و چەندان کۆبوونەوەی گرنگ دەکەن و باس لە ماف و خواستەکانی کورد لە حکومەتی ناوەندی دەکەن. ئەو سەردان و کۆبوونەوەیش بووە هۆی مۆرکردنی تاگلایانی ڕێکەوتنامەی 29 حوزەیرانی هەمان ساڵ، بەڵام بەهۆی ئەوەی ڕێکەوتنەکە تەنها ئیمزای عەبدوڕەحمان عارفی بەسەرەوە بوو، هیچ ئەرزشێکی سیاسی نەبووە. پاشتر بەهۆی جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی پارتی و چوونیان بۆ بەغدا و ڕێکەوتنیان لەگەڵ عەبدوڕەحمان عارف و دژوەستانەوە بەرامبەر شۆڕشی ئەیلول، ئەم ڕێکەوتنەش هیچ دەستکەوتێکی ئەوتۆی بۆ کورد تێدا نەبوو. 24 شەشی ساڵی 2012 لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی میسر سەرکەوتنی گەورەی دکتۆر محەممەد مورسی و پارتی ئازادی و دادپەروەری ڕاگەیاند بۆ سەرۆکایەتی میسر و باوەش دکتۆر محەممەد مورسی بووە یەکەم سەرۆکۆماری هەڵبژێردراوی ئەو وڵاتە و لە ماوەیەکی کەم دەتوانی سەروەری زۆر بۆ گەلی میسر بگێڕێتەوە و لە ڕووی ئابووری و سیاسیەوە میسر بەرەو سەربەخۆی و دوور لە دەزوەردانی ئەوروپا ببات. بەڵام دوای ساڵێک و چەند مانگێک لە سەرۆکایەتەکەی لەلایەن ژەنەراڵێکی عەسکەرەوە کودەتای بەسەردا کرا و توندی زیندانەکان کرا. لە ئێستادا بارودۆخی زۆرێک لە تاکەکانی کۆمەڵگەی ئەمە ناجێگیرە، ئەگەرچی ئەم ناجێگیریە تاکەکانی جیهانیش دەگرێتەوە بە تایبەتی بۆی ڤایرۆسی کۆرۆناوە، بەڵام دۆخی تاک لە کۆمەڵگەی ئەمە جیاوازترە لە جیهانیەکان لەبەرەوەی کە ئێمە تەنها کۆرۆنا نییە، قەیرانی دارایی، بارودۆخی ئاڵۆزی ئەمنیش کە بەرەبەرە دەست پێ دەکات، هەموو ئەمانە بووەتە هۆکاری ناسەقامگیر و ناجێگیری دەرونی تاک. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەژار معروف پسپۆڕی دەرونیمان کردو. دکتۆریان زۆر سپاس بۆ دەرفەتەی ئاخۆ زۆر بەخێر بیت. لە کۆرۆناکەوە دەست پێ دەکەین. مەسستان چییە بۆ خەڵک بەگشتی چۆن سەیری کۆرۆنا بکە، چۆن لە ڕووی دەرونیەوە ڕاهێنانێک لەگەڵ کۆرۆنایە بکەین واقعا کاتوتە پێشەوە. زۆر چاکە، سپاسانەکەم بۆ بانگێشتنەکە. لە ڕاستیە ئەبێ ئێمە بڵێین ئێستا ئیتر لە کوردستانە حەق نییە هیچ ئینسانێک بڵێ من بڕوان بە کۆرۆنا نییە. یعنی ئێستا کۆرۆنا بووە بە ڕاستیەک وەکو ڕۆژی ڕوون، ئەبێ بڕوای پێی هەبێت کە ئەمە نەخۆشیێکی ترسناکە، ڤایرۆسێکی بێڕەحمە بێبەزەییە، بۆی هەیە یعنی هێرش بکاتە سەر هەموو ئینسانێک، گەنج، مناڵ، پیر، هەمووی. ئەوە زۆر گرنگە چکە بەداخەوە ئێستاش هەندێک ئینسان هەیە بڕوای بە کۆرۆنا، هەر بڕوای پێی نییە بە وجودی کۆرۆنا، کە ئەمە شتێکی زۆر مەترسیدارە و ئەمە کێشەکەش لەوایە هەر زیان بەخۆی ناگەێنێ، زیان بە دەوروپشتەکەشی ئەگەێنێ. لەبەرەوە ینی ئەم جۆرە ئینسانانە ئەگەر ڕەحم بە خۆیان ناکەن خۆی بێ ڕەحم بە دەوروبەرەکەیان بکەن. ینی لەبەرەوە ئەوە بەڕێی من زۆر گرنگە، ینی کە وەکو ڕاستیەک وەکو ڕۆژی ڕوون کە کۆرۆنا وەکو پەتایەک نەخۆشیێکی قورس هەیە و ئەبێ خۆمانی لێ پارێزین. و بەڕێی من لەبەرەوەی ئێستا سیستمی تەندروستی لە کوردستانە بەو شێوەیە نییە وەکو وڵاتانی پێشکەوت و ئەمریکا و ئەڵمانیا و ئەو وڵاتانە کە ئامادە بن ینی ژمانێکی زۆر نەخۆشی کۆرۆنا پێشوازی بکەن و بیان خوێن و بە باشترین شێوە چارەسەریان بکەن، کەوا ئەبێ ئێمە ئەم میلەتەی ئێمە ئەمڕۆ ئەبێ ئێعتیماد کاتە سەر خۆپاراستن. و بەڕێی من ئێستا خۆپاراستنەکە بە شێوەیەکە بەڕاستی ئینسان ئێستا بڵێن خێزانێک لە کوردستانە حتا بۆی بکرێ ئەم خێزانە نەچێتە دەرێ و ئەگەر هەر بۆ پێویستیەکانی ژیان بێگومان ئەوسا مەسەلە دووسێ کەس بەجارێ چۆ بازار بە یەک کۆشتیانە کڕی پێویست ناگات لە خێزانەکە یەک کەس بچێتە دەرێ و بە زووترین کات ئەو پێویستیانەی کە هەیەی و بە ماسکەوە بچێتە دەرێت. طبعاً بە بێ ماسک بە هیچ جۆرێ بەڕێی من ینی لە ڕاستی ئەسە 10 ڕۆژیش ئەبێ وابێ
نابێ هیچ کەسێ بە بێماسک بچێتە دەرێ ووا باشترە تەنانە دەستکێشیشی لە دەسابێ وەکوتم خۆی لە قەرەباڵغی بپارێزێ هەتا بۆی بکرێ خۆی لە قەرەباڵغی لە شوێنی داخراو و ئەو شوێنە هەموو بۆنە کۆمەڵایەتیەکان چکە ئێستا زۆر بۆنەی کۆمەڵایەتی هەیە بڵێن لە شوێنە گشتەکانە ناکرێ وەکو کافتێریاوانە کە ئەوانەی تر بێت داخراوە بێ داخرێن و خەڵک نەچێ بۆی بەڵام هەندێک بۆنەی کۆمەڵایەتیە لە ماڵەکانە بۆ نمونە بە بۆنەی مناڵبوونەوە بە بۆنەی پرسەوە بە بۆنەی پاشتێلانەوە زۆر بۆنەی کۆمەڵایەتیە کە لە ماڵەکان ئاکرێ و کۆ بنەوە و ئەمەش ئێستا ئێمە ئاگادارین کە بووە بەهۆیەوەی زۆر کەس لەوا تووشی بۆ هین بوو بێ مەزە چون بۆ پاشتێلانە هەمووی ئەوەی شووە بۆ ئەوێ توش بووە لەبەرەوە وەکوتم یعنی بەرکەوتن و کۆبوونەوەی بڕاتان بێت لە دووسێ کە زیاتر لە شوێنێکە خراپە و تەنانەت ئێستا وەزیری تەندروستی حکوومەت هێرێمی کوردستان پێشنیازی کردووەڵی قەدەغەکردنی هاتوچۆ ئیعلان کرێت چونکە نابێ ئێمە چاوەڕێ ئەوە بکەین خوا نەخواسێ یعنی ئێستا ئەتوانی بڵێ تقریبا لە 7 ڕۆژ 8 ڕۆژی پێشوە بە معدل لە کوردستانە ڕۆژی 10 تا 12 ئینسان مردووە ئێکاکە یعنی چیتان ئەوێ ینی وای لێبێ کە هەموو ڕۆژێ 40-50 بمرێ اینجا ئێمە ئیجراعاتی قورستر بکەین لەبەرەوە لەم حاڵەتانەیە تووشی زیادە ڕەوی ببین ئەکرێت لە چ بارەیە ئەوەندە خۆپارێزی بێ بکەوێتە لە خۆپارێزی دەرچێ بکەوێتە حاڵەتی ترس لە کۆرۆنا لە ڕاستیە ئێمە و دوو وشە هەیە هی دەرونی ئەبێ جیاکەینەوە وشەیەکەیە پێی ئەڵێن ترس و نیگەرانی و قەلق ئەمە شتێکی باشە ئەگەر لە سنووری خۆیان بێ و لە ڕاددە تێپەڕ نەبێ ئەنی وای لێ نییە کە تۆ نەوێری لەگەڵ ژن و ناڵەکەی خۆش تا قسەکەی لە کاتێکا دڵنیای کە هیچیان نییە وانە یعنی کەوا بوو بڕێک ترس بڕێک نیگەرانی بڕێک قەلق پێویستە بەرامبەر بە کۆرۆنا بۆچی چونکە ئەگەر ئەو ترسەمان نەبێ گوێی نایەنێ تووشیە بین وانە یعنی ئەم ترسە ئەتوانی بڵێ ئێستا بۆ نمونە لە قوتابخانە لە کۆلیژا کە ئەخوێنین ئەگەر بڕێک نیگەرانی بڕێک قەلق بڕێک ترسمان نەبێت سعی ناکەین کە سعی نەمان نەکرد دەرناچین وانە ئەم ترسە باشە بە سوودە بێ ئەم ترسەمان هەبێ بەڵام ئەگەر لە سنووری خۆی تێپەڕی ئەوەی کە جەناب ئەڵێ زیادە ڕەوی ئەوە ئەبێ بە جۆرێکی ترس لە ترس کە ئێمە پێی ئەڵێن وەکو چۆن پانیک یعنی چی بە ئینگلیزیە خۆی پانیک ئینگلیزیە یعنی تۆقان یعنی تۆ وا لێبێ بلەرزی لە بەردەم کۆڕۆنا ساق و سەلیمی هیچی نییە لە خێزانێک دانیشتووی بلەرزی ئەوەنە بترسی کە نەوێری هەنگایە بچیتە دەرێت تینود بێ برسیت بێ ئەمە بێگومان زەرەری هەیە و جگەلەوەی کە ژیانی ڕۆژانەت پەکەخا و نامرتاحتەکە خەو لێ ئەتارێنێ ئیسراحەت ناکەی جۆرێک لە نائارامی و گرژی دروستەکەی لە خێزانەکە و لە ڕاستیا بۆی هەیە ببێ بەهۆی ئەوەی کە جۆرێک لە توندوتیژی دروست بێ لە ناو خێزانەکە ئەگەر یەکێک ئەو ڕێنمانی تۆی کە تووشی تۆقان بووی ئەگەر ماڵ مناڵ نەیکەنیت تۆ ڕابی لیانە بێ بە توندوتیژی ئەمە بێگومان باش نییە و جگەلەوە ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کە یعنی کۆئەندامەکەمان کە ئەبێ ینی ئەندام جەستەمان کە ئەبێت دیفاعی خۆی بکە دژی ئەم کۆڕۆنایە ئەو سیستمی بەرگریەمان چەکەکانمان لە جەستا کە ئەوەکو پێڵێن دژەتەن و خڕۆکە سپیەکان و ئەمانە کە هەموو لە جەستەما خوا پێ یاوین ینی دیفاعمان لێکە ئەگەر تۆ ئەوەنە زۆر بترسی بگاتە ئاستی تۆقان کە ئیتر چۆنەڵی ینی بەردەوام بترسی خەو لێ بتارێ بەردەوام بیرکەیتەوە چۆن تووشە بم چۆن توش نابم ئەو وەختە سیستمی بەرگریەکە و زۆر دائەبەزێ زۆر لاوازە بێ و اینجا بەڕاستی تووشەبی لەبەرەوە وەکو هەر شتێکی تر یعنی ڕادەی ناوەڕاستە بێ وەرگین ینی وەکوتم بڕێ قەلق و نیگەرانی و ترس بەڵام تۆقان هەڵەیە نابێ ئەوە تووشی بین هیچ جۆرێ و ئومێدمان بە چۆنەڵی بە ڕەحمی خوا هەبێ ئومێدمان بە جەستەمان هەبێ بە توانامان هەبێ وانە کە ئەتوانین بەرەنگاری ئەم ڤایرۆسە ببینەوە ئەوە ینی بنەمای ئومێد زۆر مهمە هیوا ئومێد عینی خۆمان بەدەستەوە نین بۆ کۆرۆنا بڵێن تەواو کۆرۆنای تر بەسەر هەمومان نازاڵە بێ ئەوە ڕوخانە جۆرێکە لە خۆ بەدەستەوەدا زۆر باشە کاک دکتۆر تا چەند گرنگە ئەو کەسانی کە توش بوون پەیامی دڵخۆشی پەیامی ئیجابی بڵاوکەنەوە بۆی کە ئەوانەی کە توش نەبوون ئێستا هەموو کەسێک زیاتر سەرنجی لەسەر ئەوانەی کە توشە بوون یان پرسیاریان لێکن یان گویان لێ دەکەن لە سۆشیال میدیا کە وەزعیان چۆن تا چەند گرنگە کە پەیامی باش بڵاوکەنەوەی و خەڵکەی دیکە کە توش نەبووە زووتر زۆر گرنگە من وەکوتم هیوا و ئومێد نابێ هەرگیز بمرێ
لەبەرەوە تەنانەت ئەگەر کەسێک ئێستا لە نەخۆشخانەی کۆرۆناژ لە نەخۆشخانەکانی کۆرۆنا لە کوردستانە خەوتون و هەناسەیان تونگ و ئۆکسسیژین وەرەگرن بە هیچ جۆرە نابێ هیوا لە دەست بە وە کەس و کار دکتۆرەکان کارمەندەکان نابێ هیوا لە دەست بن کە بۆی هەیە بژێت و چاک بێتەوە و لە ڕاستیە ئێمە وا باشە بە تایبەتی ڕاگەاندنەکان زۆرتر یعنی سەرنجیان چڕکەنەوە لەسەر شتە باشەکان دەربارەی کۆرۆنا بۆ نمونە ئێستا وەکو شتێکی ڕاستیەکی حاشا هەڵنەگر زۆربەی زۆری ئەوانەی کە تووشی کۆرۆنا ئەبن ئەسڵەن هەر چاکە بنەوە لەبەرەوە هەمیشە ئێمە ئەبێ ئەو ژمارانە بڵاوکەینەوە بەڕای من لە پێشەوەی باسی مردوەکان بکەین بەهۆی کۆرۆنا ئەبێ باسی چاکبووەکان بکەین کە هەمیشە ژمارە ئەوانەی چاک بوونەوە لە کۆرۆنا زۆرترە زۆریش زۆرترە لەوانەی کە مردوون بە کۆرۆنا لەبەرەوە بێگومان بەڵام لە هەمان کاتیشە نابێ ئێمە یعنی چۆن ئەڵێ هیوای درۆ بە خەڵک بین وانە نابێ هیوای درۆ بە خەڵک بین ئەنیا لە خۆمانەوە بڵێن مانگێکی کە کۆرۆنا نامێنێ نازانین ئەم کۆرۆنا ئەم ڤایرۆسی کۆرۆنا هێشتا زاناهەرە گەورەکانی هەموو جیهان هێشتا گیریان خواردۆ بەدەستەوە ئەنی هەموو ڕاستیەکان دەربارەی کۆرۆنا نازانین چییە لەبەرەوە وەکو وتم هیوا و ئومێد هەواڵی باش هەواڵی چاک لەسەر کۆرۆنا تەرکیزی لەسەرکەین بڵاوی بکەینەوە و هەواڵە زۆر ناخۆشەکان ناڵێم بیشاریتەوە بێگومان نابێ بەڕای منە بێ ڕاستیەکان بە خەڵک بوترێ ئەوە هیچی نیتیانە بەڵام شێوازی وتنەکەش گرنگە ینی تۆ وەکو پێشکەشکەرێکی بەرنامەی تەلەڤیزیۆن بەڕاستی هەر بە دەربڕینی دەموچا و دەنگەکە و کە ئەیڵی ئەو ڕاستیە کە ئەڵێ بۆ نمونە ئەوە نەمردووە یعنی وتنەکەشی زۆر گرنگە ینی بۆی هەیە تۆ یەکێک باسی ئەوە بکا بڵێ لە 24 ساعتی ڕابردووە تەنانەت 10 کەس مردوون و زۆریشیان گەنجن ینی ئەمە ڕۆحی بینەر و بیسەرە بە بەڵام ئەگەر بڵێ بەداخەوە یعنی وا دیارە هەندێک لەوانەشی کە لەو دەکەسەی کە مردوون نەخۆشی تریشیان هەبوو لەوانەشی فعلەن هەیان بوو بێ و دیارە سیستمی بەرگریان بەهێز نەبووە مردوون بەڵام ئەمە بەواتای ئەوە نییە کە هەر کەسێ یەکسەر هەردوای ئەوەی کە باسی مردنی ئەوانەوە کرد تۆ بێ بڵێ ئەمە معنای وانی هەر کەسێ تووشی کۆرۆنا بێ ئەمرێ بە پێچەوانەوە ئەگەر تەندروستی خۆمان بەهێزکەین بۆ نمونە ڤیتامینات بخۆین شلەمەنی زۆر بخۆین زۆر نەچینە دەرێ بەرکەوتە نەبین ئەم شتانە خۆمان کەرەنتین بکەین ئەگەر پێویستی کرد پێویست ناکەوە نە خەڵک نامرێ لەبەرەوە شێوازی وتنی ڕاستێکەش مهمە بەڕاستی هەندێک پێشکەشکار هەیە یعنی شێوازی وتنەکەی هەڵەیە یعنی ڕۆحتە بە ئەو ترسێن هەندێک بە پەلەشەیە هەر وای لێ هاتووە کاکتووە بە پەلەی سەر شاشەکان ئەو بێگومان بە هینێکی سوور پیشانە درێ بە شێوازێکی سوور پیشانە درێت تەنها هەرێمی کوردستانی ژا وڵاتەکانی تیژ هەمووی ڕووماڵەکەن ئەوە نەمرد زۆر خراپە ئێستا بەڕێی من سێری ئێستا من نمونەیە گەیەنەوە ینی من تا ئێستا بەرچاوم نەکەوتووە نازانم ئێوە وەکو پێشکەشکاری تەلەڤیزیۆن تا ئێستا بۆ نمونە نەمبینیوە ڕۆژێک بۆ نمونە چاکبوویەکی کۆرۆنا کە لە خەستەخانەی یەتە دەرێت کە ئەچێتەوە ناو ماڵ و مناڵەکەی بە نێگەتیڤی ینی تر لە قورگ و ئەوانەیە نەماوە چۆن کە سوکار مناڵەکانی ژنەکەی بەرەوپیری ئەڕۆن و باوەژەکەن بە یەکتریا ئەمەم پێشکەشکە ئەمە دیمەنێکی جوانە وانە تا ئێستا مشتیوام نەبینیوە لە سلێمانی و لە کوردستانە سەدان هەزاران چاک بوونێتەوە یەک دیمەنی چاک بوونەوە من نەبینیوە لە تەلەڤیزیۆن پیشان بدرێ کە چۆن ئەم ئینسانە بڵێ مقابلەی لەگەڵکەن وانە نییە ئەم شتانە زۆرتر شتە خراپەکان و نەباش و ترسێنەرەکان پیشانی ئەمە کۆرۆنا واقعەکی دیکەشەیە لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی دواکەوتنی موچە ناڕەزاییە لە حکوومەت و بارودۆخی ئەو تا ئەمنیەکەش خەریکە ئاڵۆز دەبێت تاکێک کە موچەی نییە و ناتوانێت قەدەغیات و چۆش یا کەرنتینەش وەرگرێ لە ماڵەوە بێ لەبەرەوەی پێویستی بە بژێوی ژیانی هەیە ینی دەڵێ کۆرۆنا بم کوژێ باشە تا نەداری و نەبوونی حکوومەتی هەرێم کۆرۆنا بم کوژێ باشە تاوە تورکیا و ئێران هاتوون خەریکە ئەمان کوژێ ئەم جۆرە دید و بیرکردنەوەی تاک دەبێت چۆن قەنەعەتی پێ بکەین لەوەی کە ناشتوانی خۆ بیکەیتە ماڵەوە بە بێپارە کەواتە ناجێگیری دەرونی تاکی ئێمە زۆرترینیان لەم بارودۆخەیە چۆن دەبێم تاکە مامەڵە بکە لەم بارودۆخەدا وەڵڵا بەڕێی من
یعنی ئێستا تاشی کورد بێگومان لە زروفێکی زۆر ناخۆشاژی هیچ گومانی تیانە ئەوە بە تایبەتی چینەکانی خوارەوەی کۆمەڵ ینی فەقیر و هەژار بێ ئیش گەنج کرێکی موچە خۆر ئەمانە یعنی زۆربەی ئەتوانین بڵێ ئێستا ئەتوان بڵێم لە سا 85 و لە سانەوەی خەڵکی کوردستان لە هەرێم بەڕاستی لە بارێکی دەرونی و دارایی و ئابووری زۆر ناخۆشاژین بەس من لێرە شتێک ئەڵێم تاکی کورد وەکو پێشتری ئیشارەم بۆ کرد لە مەشیانە نابێ خۆی بەدەستەوە بە نابێ ئەوەندە ڕەشبین بێ و نابێ هیوا ئومێد لە دەست بە چونکە چەندین شتی وا ڕوویاوە لە مێژووی مرۆڤایەتی لە مێژووی خۆمانە کە تێپەڕیەوە کە ماوینەتەوە و من زۆر جار بەڕاستی ئەڵێم ینی ئەم جیلەی ئێمە ئەتوان بڵێم لە قەراخ دۆزەخەوە ئێمە گەڕاینەتەوە ئەوەتە ماویشین و ئەوانە لەبەرەوە بەڕێی من ئەمەش هەرتێ ئەپەڕێ هیوا ئومێد ئین نەکەین یەکێ لەو شتانەی بەڕێی من کە ئێمە ئەبێ خۆمان تاچی کورد ئەبێ خۆی بە دوور بگرێ بەڕاستی خۆی بە دوور بگرێ لە توندوتیژی هەموو جۆرەکانی توندوتیژی هەر لەوەی کە تۆ ئەزانم بێگومان هەمومان ئەزانین هەستی پێەکەین ممکنە ئێستا بینەرێک گەنجێکی بینەری بێ ئیش بڵێ کاکە خۆی دکتۆرە و تێرە و ئاگای لە برسی نییە نه هێژیان ئێمە ئاگاشمان زۆر لە برسیە هەست و سۆزمان لەگەڵیانایەتی بەڵام بەڕاستی هەموو توندوتیژیەک وەسعەکە نەک باشتر ناکە خراپتریشیەکە لەبەر ئەوە بۆ نمونە یعنی ئێستا ئەگەر خەڵکێک هەیە بڕای بەوەیە کە یعنی ناڕزایی دەربڕێ بەرامبەر بەوەی کە موچە بڕاوە بەرامبەر بەوەی کە موچە نادرێ لە کاتی خۆی ینی بەڕاستی ئێستا من تا حدێک ینی لە ناومێدی ئەو خەڵکەتی ئەگەم تا حدی ئەوەی کە هەندێک خەڵک بەڕاستی تووڕە بێ ئێستا کاکە تۆ ئەڵی موچەم کەم کردوێتەوە ئێدە بیە کەمەکە بە ئێستا من تێ ناگەم بۆچی موچەکەمەکە نایەن وانە ئێستا تۆ یەکێ موچەکەی مانی 500,000 ئێکاکە یەکەی بە 300,000 لە کاتی خۆیان بمەرێ هی قسە ناکەم 300,000 ئەوەشی نایەتێ لەبەرەوە خەڵک تووڕێە خەڵک گرژە خەڵک بێزارە خەڵک خەیاڵ و شتی وایە بە مێشکیا کە توندوتیژی بکە بەڕێی من ئەبێ بەرەنگاری ئەو خەیاڵانە بینەوە هەر تەحملمان هەبێ باشترە و ناڕەزایی ئەبێ دەربڕین ئیتر ئەوەی لە تۆ لە فەیسبووکە ئەیبینی ئەگەر تەنانەت ناڕەزایی لە شێوەی ئەوەی خەڵک بێتە دەرێ من بەس قەلەقێکم هەیە چکە کە تۆ ناڕەزاییەک ئەتوانێ گوشار بخاتە سەر دەسەڵاتی کوردی کە هەزاران کەس کۆ بێتەوە ئەجناتۆ 10 کەس و 20 کەس لە شوێنێکا کۆ بێتەوە زەخت ناگە ئێکاکە ئێستا لەم زروفی کۆڕۆنای 1000 کەس بێ کۆ بێتەوە یەکتری تووشی کۆڕۆناکە ئەوەش خراپە ئەوە خەتەر یعنی سە مشکلەی چوونە سەرجادەی خەڵک بەڕێی من یەکێ لە مشکلە گەورەکان ئەوەیە کە خەڵک بەهۆی کۆبوونەوە و سەرجادە و خۆپشاندانەوە تووشی کۆڕۆنا زۆرە بێ و جگەلەوە بە تەشید من نیگەرانی ئەوەشم هەیە ینی خەڵکێکی ئەوەنە داخلە دڵە کە ئامادەیە یعنی توندوتیژی بکە ئەوە باش نییە و بەڕاستی کە من لەگەڵ ئەوە نیم ینی لە ڕاستیە ڕاستە مردن ینی چارەنووسێکە هەموو ڕۆژێک ئەبێ بمرین نایزانین کە ئەمرین بەس بەڕای من مردن بە کۆڕۆنا لە ڕاستە هیچی کەمتر نییە لە مردن لە بێ ئیشی و لەوانە لەبەرەوە بەڕای من مردن هەموو جۆرەکانی ناخۆشە هەموو جۆرەکانی بێ هەوڵبێن نێت کەوابوو وەکوتم هیوا ئومێد تاک ئەبێ هەیبێ توندوتیژی نیکە بەڕێی من و ملیش کەچ نەکە بۆ زوڵم و زۆر لە هەر کەسێکەوەیەت لە هەر لایەنێکەوەیەت لە حکومەتی هەرێمەوەیەت یا تەنانەت لە دراوسەکانی شەوەیەن بەڕاستی ئێستا ئێمە نابێ ئەومان بیبچێ ئێستا ئێمە یعنی لەو لاوە چەقۆی ئێران تیژیان کردوێتەوە لێمان لەو لاوە چەقۆی تورکیا بەڕێی من ئەم میلەتە قەت یعنی کۆڵی نەیاوە نوچی نەیاوە بۆ هیچ زاڵمێک لەبەرەوە بەرامبەر بە زاڵمەکانی دەریشەوە ئێمە نابێ بێدەنگ بین و نابێ یعنی ئەم نەبوونی موچە و برسێتی و بێ ئیشی ئەوانە نابێ وامان لێ بکە کە ئەوەی کە ئێستا حکومەتی ئێران هەڕەشەمان لێ ئەکا و حکومەتی تورکیا هاتۆتە ناو خاکەکەمانە و بینین خەڵکی بێتاوان جوتیارەکان ئەکوژن دێکان کاولەکەن نابێ ئەوەشمان لەبیر بچێ یعنی ئەبێ زوڵم لە هەر شوێنێکەوەیە ئەبێ بەڕێی من بە پێی توانە ناڕەزایەتی خۆمان و خەباتمان بەرامبەر بەو زوڵمە درێژە پێبین وە کۆڵ نین کاک دکتۆر ئەو لێکەوتە خراپانی کە بۆی باری دەرونی و خراپی ئەو بارە دەرونی کە هاوڵاتیان هەیەی ئەو لێکەوتە خراپانە چین و یاخود بڵێت ئەو نەخۆشیە دەرونیانە چین کە هاوڵاتیان تووشی دەبن و چارەسەرەکانیان چییە کە
لە ئێستادا کە خۆیان چارەسەری ئەو بارەدرونی خۆیان بکەن. لە ڕاستیە ترس لەسەر و هەمویانەوەیەتی یعنی خەڵکێکی زۆر هەیە ترسی هەیە بۆ نمونە دراوسەیەک کۆکەیەک ئەکا یا بیستێتی کە تووشی بوو ئەم لێرەوە ئەترسێت ترسێکی زۆر و بێگومان یعنی ترس بەڕاستی یعنی پندێکی ئەڵێ ترس مرۆڤ ئەکرۆژێ ئەخوات ئەنی ئینسان ئەگەر وریانە بێ لەبەرەوە هەر ئەو ترسە بۆی هەیە ببێ بەهۆیەوەی چۆنەڵی ماسوولکەکان گرژ بن ئینسان تووشی کۆڵنج بێ تووشی سەرێشەی زۆر بێ شان و مل بێشێ هەر ئەو ترس و ئەوانە و ئەو گرژیانە بۆی هەیە بێ بەهۆیەوەی ئینسان کەم بخەوێ زۆر کەم بخەوێ یعنی خەوی لێ نەکەوێت درەنگ خەوی لێکەوێ یاکە خەوی لێکەوێ خەوی ناخۆش ببینێ خەو بە مردنەوە ببینێ خەوی ترسناک ببینێ زوو خەبەری بێتەوە ئەمانە هەمووی تەسیری هەیە جگەلەوە ئەگەر کەسێک خۆی نەخۆشی دەرونی هەبێ ئەم قەیرانی کۆرۆنایە بۆی هەیە ئەگەر وریای خۆی نەبێت دەرمان و ڕێنمایەکانی دکتۆری دەرونی وەکو پێویست وەرنەگرێ بۆی هەیە یعنی هەڵباتەوە نەخۆشی دەرونەکەی قورستر بێ و هەڵباتەوە و جگە لە ترس بەڕێی من خەمباری بێتاقەتی بێهیوایی ڕەشببینی بەداخەوە یعنی ئێستا وا هەستەکەم لە چەند ڕۆژی پێشوە یعنی خۆکوژی زۆر بووە بەداخەوە یعنی و من لەو بڕوایم ئەوە پەیوەندی بە وەسعەوە هەیە هەم مەسەلەی کۆرۆنا هەم مەسەلەی بێموچەیی و فەقیری و بێئیشی ئەوانە کەوابوو خەمۆکی و خەمباری و بێزاری لە ژیان بێزاری لە ژیان ئەوە ژێشێکە ترس و تووڕەیی و بێتەحملی و زوو هەڵچوون ئەنی زۆر کەسیش هەیە ئێستا یعنی چۆنەڵی بەخۆی نازانێ داخی کۆرۆنا و داخی دەسەڵاتی کوردی و دەسەڵات بێئیشی و فەقیری ئەگەر وریای خۆی نەبێ یعنی هەڵچوونی زۆرە بێت و ڕەبوونی زۆرە بێ ئەمەش یعنی یەکێکە لە نیشانەکان کە بۆی هەیە یعنی ئەم زروفە دروستی هەوڵەتیان چی بکەن لەم دۆخەدا ئێستا بۆت باسەکەم یەک خاڵی تریش هەیە بەڕێی من کە ئەمەش زۆر خراپە ئێمە زاراوەیەکی دەرونی هەیە پێی ئەڵن ئەپاثی بە ئینگلیزی ئەپاثی یعنی بە عەرەبی ئەلام و بالاد یعنی تۆ گوێ نایی بە ژیانی خۆت گوێ نایی بە مەترسیەکان ئەڵەی قیر و سیاچی ئەبێ با ببێ خۆ من هەر ژیانم هیچە خۆ من هەر بێ ئیشم خۆ من هەر پارەم نییە خۆ هیچ یعنی گۆڕانێکی ڕەگ و ڕشەیی لە وەزعەکە بەرەو باشتر ناڕوە ئیتر ئەم ژیانە قیمەتی نییە و گوێ نایەمێ کۆرۆنایە دیانایە و من پێم وایە ئەمە یەکێکە لەهۆ زۆر گرنگەکانی ئەوەی کە ئێستا زۆر کەس ڕێنمایەکانی دژی کۆرۆنا پیادە ناکە لە بەرەوەی تووشی ئەپاتی بووە تووشی گوێپێنەیان بووە ئەمەش نیشانەیەکی دەرونیە کە بەڕێی من زۆر خراپە ئەوەی کە تاشی کورچی بکە بەڕێی من یەکێ لە شتە زۆر گرنگەکان ئەوە باسم کرد کە تونند و تیژ نەبێت کە هیوا ئومێدی هەبێت کە بەرامبەر بە زوڵم ئەوانە ناڕەزایی خۆی ناتوندی تیژانە دەربڕێ بەڵام ئێستا لە بەرەوەی قەرەباڵغی ئەوانە باش نییە بەڕێی من چوونە دەرەوە ئەوانە باش نییە بە کۆمەڵ خەڵک بێتە سەرجادە ئەوانە و بە تایبەتی شتێکی تری گرنگش لە ڕووی سیاسیەوە ئەنی بەڕاستی گوێ بۆ هیچ سەرکردەیەکی سیاسی هیچ ڕێکخراوێک نەگرێ کە ئەگەر بڵێ من ئێستا ئەبم بە ڕزگارکەری ئەم میلەتە و لە بێئیشی ڕزگارتانەکەم و لە برسێتی و لەوانە ئەوە بە هیچ جۆرێ بڕابوانە نەکەن ئەو پۆپۆلیستانە چونکە ئەوانە ئەیانەوێت چۆن ئەڵێ وەکو ئەڵێ لە گۆمی لێڵا ماسی بگرن ڕاوی خۆیان بکەن بە هیچ جۆرە بەگوێی ئەوانە مەکەن بڕوایان پێ نەکەن چونکە زروفەکە ئێستا وایە ئەبێ هەمومان بەیەکەوە یعنی هەم ئەوانەی لە حکومەتان حیزبەکان هەم پەرلەمان و هەم ئەو حیزبانەی کە لە دەرەوەی حکومەت و پەرلەمانن هەموو بەیەکەوە بەڕاستی ئەبێ ئەم بەرەنگاری ئەم کێشانەی ئەم ڕۆبین وەکوتم بە تایبەتی کۆرۆنا و ئەوە کۆرۆنا و بێ ئیشی و بێپارەی و بێموچەیی ئەوەی شتی تر کە چی بکە یعنی ئاوڵاتی بەڕێی من شتە گرنگەکان ئەوەیە کە وەکوتم خۆپارێزی زۆر گرنگە لە ڕووی تەندروستیەوە شلەمەنی ئاو ئەوانە زۆر خواتەوە زۆر گرنگە مەسەلەی پاکوتەمیزی دەشتن چەندین جار کە چووە دەرەوە دەسی بەر ئەو شوێنانە نەکەوت ماسک هەڵگرتن باسمان کرد و مەسەلەی چوونە ناو سروشتەوە بەڕێی من ئێستا ئێمە شاخی گۆیژەمان هەیە یعنی هەوای پاک هەڵمەژین ئەوانەی کە ساغن توش نەبوون وەرزشکەن یعنی هەیە لە ماڵەوە ئەیکا هۆم ترێنەری هەیە جم و جوڵ ئەوەی کە پێڵێن یعنی سویدی وەرزش چوونە شاخی گۆیژە چوونە دەرەوە دەشت و دەر هەوای پاک هەڵمەژین ئەمانە بەڕێی من هەمووی سوودی ئەوە خواردنی سروشتی بەڕێی من زۆر گرنگی هەیە میوە سەوزە کەمتر شیرینی کەمتر چۆری کەمتر بەڵام پرۆتین زۆرتر ئەوەی کە پەیوەندی بە گۆشتوانەیە ئەگەرێکی ئیمکانێت و پارەوانەیە بێ زۆر سپاس بۆ دکتۆر هەژار معروف سپۆری دەرونی سپاس کە میوانی بەرنامەکەمان سەرچاو سپاس بۆ ئێوەش
بینەرانی عزیز تەوەری کۆتایی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بارودۆخی سزادراوان و چاکسازیەکانی هەرێمی کوردستان نزیک بە 6 مانگە ئەم سزادراوانە هیچ جۆرە مواجهەیەک یا چاوپێکەوتنێکیان لەگەڵ کەسوکاریانە نەبووە لە هەمان کاتا لەژێر مەترسی ڤایرۆسی کۆرۆنان دیارە لەگەڵاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتانی دەوروبەر لێبوردنی گشتی یاخود لێبوردنی تایبەت بۆ زیندانیان دەرکراوە بەڵام لە ئێستادا چاکسازیەکان یاریمی کوردستان پڕ بوون و هەندێک گرفتی تایبەتیان هەیە بۆیە هەنیان بۆ کەناڵەکانی ڕاگەاندن هێناوە لەسەر ئەم بابەتە میوانداری خاتوو بەدرێ ئیسماعیل لەندامی لیژنەی مافی مرۆڤ لا پەرلەمانی کوردستانمان کردووە. خاتوو بەدرێ زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. زۆر بەخێر لە ئێستادا لەم بارودۆخی کۆرۆنا و قەیرانی داراییە بارودۆخی چاکسازیەکان چۆنە؟ ئایا کەسکەم کراوەتەوە لەوەی لە ڕووی ڕێو شوێنەوە شوێنیان باش بێت لە ڕووی خۆراکەوە لە ڕووی تەمینی تەندروستیەوە بارودۆخیان بەگشتی چۆنە؟ بنای خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشی بە جەنابتان بۆ ڕخساندنیم دەرفەتە. بەداخەوە منەمەوێت لێرەوە بڵێم پێچ ئێستا زۆرێک لەوانەی کە گویان لە ئەم بەرنامەی جەنابتانە بە جۆرێک لە جۆرەکان باس لە سزادراوانە کرێ بە هەند و بە گرنگی نەبینن بەڵام لە کۆتاییدا خۆوانی ئینسان و مافێکی چۆنەڵی ڕەوای حەقی خوانە کە بەڕاستی بەدەم داواکارەکانی سزادراوانەوە بچین. طبعا سزادراوان وەکو جەنابی شارە پێدا ماوەی 6 مانگێکە لە دیدار و بینینی کەسوکاریان مەحرومن بەڕاستی لەژێر زەخت و شارێکی دەرونی زۆر زۆردان و لەگەڵ هەموو مەعانات و ناڕەحەت و کێشە کۆمەڵایەتیانی کە لە دەرەوەی سزاعنی زیندان ئەوان لە خانەوادەکانیانە هەیە و ڕوبەڕوویان بۆتەوە و چەندین خێزانی ئەو سزادراوانە هەڵوەشاوەتەوە و مناڵی چەندین لەو سزادراوانە پەرتەوازە و بەرەڵای سەر شەقامەکان و لە چاکسازیەکان و پەرتەوازەی ماڵە کەسوکارەکان بوون. ئەمانە هەمووی بەڕاستی دەریایەکە لە هەموو غەمی ئەو سزادراوانە. سزادراوەکان سەرڕایەوەی کە 6 مانگی تەواوە کەسوکاریان نەبینیوە دەستیان بە هیچ بەڕاستی حاجە و پێداویستێکی خۆیان ناگە لەگەڵ ئەوەشدا کە طبعاً دوای زەمنێکی زۆر چاوەڕوانی وعد و بەڵێنی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت و سەرۆکی ئەنجومەنی دادوەری ئەوانە هەر هەمووی کە قەراردرا لێبوردنێکی گشتی بە بۆنەی کۆڕۆنا و ڤایرۆسی کۆڕۆناوە دەربکرێ ئەمانە هەر هەمووی لە بەڕاستی بشارە لەسەر دەرونی سزادراوان و دوای چاوەڕوانێکی زۆر بە هیوایەکی زۆر ڕووی لە هەموو ئەو سزادراوانە کردووە بە هەرسێ چاکسازیەکەوە. طبعاً ئێمە بەڕاستی من ئەمەوێت لێرە ئەوە بڵێم بێسیقەی ئێمەش لەلای ئەوان وەکو لیژنەی مافی مرۆڤ وەکو سەرۆکایەتی لیژنەی مافی مرۆڤ وەکو ئەندامانی لیژنەی مافی مرۆڤ بێسیقەی لای پەرلەمانتاران لەو سزادراوانە دروست بووە کە ئێمە لە بیدایەتی مانگرتنی سزادراوانەوە دەستمان بە بەدواتچوون و یاداز بەرزکردنەوە و چارەسەری گرفتەکان کردووە بەڵام هیچی نەتیجەی نەبووە. جۆرێک لە بێسیقەی لەلای ئەوان دروست بووە بەرامبەر بە ئێمە بەرامبەر بە سۆز و بەزەی حکومەتی هەرێم بەرامبەر بۆ قەرار و بڕیارانی کە لە ئێلانی پەیوەندیدارەوە دەرچووە. ئەمەوێت لێرەوە بڵێم بەڕاستی ئێستا لە فشارێکی زۆر ناڕەحەت و ناجێگیری دەرونیدان سەرڕای هەموو ئەوانەی کە کەسوکاریان نابینن لانی ئابووریان لانی دەرونیان لانی جەستەییان لانی هەموو لایەنێکیان تەدمیر بووە لە هەمووی ناڕەحەتتر ئەو تەندەرەی خواردنیان خۆراکیان ڕۆژانە بۆ دابینەکە تەنانەت تەندەرەکەش بۆکو پێویست حکومەت تەنانەت بەڕاستی من ئەمێ لێرە ئەوە بڵێم گەندەڵی هەموو جمگەکانی گرتۆتەوە دەستی عنی گەیشتۆ بە تەنانەت ئەو کۆمپانیایی کە خۆراک بۆ سزادراوان دابینەکە خۆراک بە تەمەن کاتێک ئەو تەندەرە دەبەسترێت خۆراک بۆ کۆمپانیەکان پارە بۆ حکومەت پارەی تەواو بۆ کۆمپانیەکان دابینەکە ئێستا لە چۆنەڵی حیسارێکی توندان وەکو ئەوان لە بەرەوەی کە گوێبیستی زۆربەی سزادراوان ڕۆژانە بە بەردەوامی زیاد لە بۆ 15 بۆ 25 سزادرا و پەیوەندیمان پێوەکەن یعنی لە ژێر فشارێکی زۆر توندان یعنی خواردنیان وەکو پێویست پێ نادرێت تەنانەت باز لەوە دەکەنەڵێن ئێمە تەنانەت لە حانوتەکانیش حاجەی تەنانەت کڵۆشەکرێکمان بووە جێبەجێ ناکرێت پێمان نافرۆشرێەوە عنی لێرەمە بڵم بەڕاستی لە ژێر زەختێکی زۆران ڕاستە پێچێگەرێکی گوێ لەم بەرنامەی بڵێ زروفی کۆمەلگا و ڤایرۆسی کۆڕۆنا نەبوونی موچە کۆمەلگا لە قەیرانێکی زۆر قوڵترایە بۆ ئێستا باز لە زیندان و سزادراوە کرێ لە ئەنجامدا ئەوان تاوانێکیان کردو و دیفاعیان لێ دەکرد بەڵام من لێرەوە دەڵێم لە کۆتاییدا ئەوان ئینسانن حەقێکی شەرعی خۆیان هەیە مەفروزە کە بەڕاستی بەدەم داواکاریەکانیانەوە بچن هەموو جارێگەم ئەوەمان تۆ کاک جەلال
تۆمە هەر سزادراوێک بە ئەندازەی تاوانەکەی خۆی هەر تاوانێک ئەنجام دەدا بە ئەندازەی قورسایی تاوانەکەی خۆی ئێمە لەگەڵەوە داین ئیجراعاتی لەگەڵا بکرێ سزا بدرێ حکم بدرێ بەڵام ئێمە کاتێک بە دوواداچوونەکەین ئەو سزادراوانە سێ بەرامبەری تاوانەکەی خۆیان عقوبە و عەزابیان چەشتووە سزا دراون زیاتر لە زیندانەکان ماونەوە کاتیان بەسەر چووە بە یاسایەک ئێمە لێرەدا کە باسی بەڕاستەوەربوونی یاسا دەکەین یعنی قسەی سەرزاری هەموو دەسەڵاتدارێک و حکومڕانێک باز لە یاسا دەکات سەروەربوونی یاسا دەکات ئیشکردن بە یاسا دەکات بە یاسایەک جێکراوەتەوە کە زیندانیان هەندێک لە زیندانیان لە سزادراوان مەشمولن بە ئیفرادی شەرتی بە یاسایەک بۆ ئەمان ڕێککراوە بە ئیقراری زۆربەی دادوەرە بە ڕێزەکان و لایەنە پەیوەندیدارەکان بەڵام ئەوان محرومیان کردوون تەنانەت لەو دەقە یاسایی کە ئەوان کە عقوباتی ئوسولی محاکەماتی جەزائیە کە دەبێ طبعا ئەوان مەشمول بن و ئەوانەی کە ئێستا زۆربیان مەشمولن بەو یاسایە کاتەکەشیان تێپەڕیوە ئەو مافەیان گرێتەوە منەڵم ڕاستە سزادراوان بە ئەندازەی تاوانەکانیان دەبێ ئیجراعاتیان لەگەڵا بکرێت سزا بەڵام بۆ دەبێت سێ بەرامبەر سزا بدرێن یا هەیانە کاک جەلال 16 ساڵ بووە 16 ساڵ تەمەنێکی زۆرە تا ئێستا لە زیندانە ینی تەمەنی 38 ساڵە تقریبا 20 بۆ زیاتر لە زیندان 20 ساڵ زیاتر لە زیندانە ماوەتەوە ئەمە ئەبێت چی چاوەڕوانی لێ بکرێت لە ڕووی جەستەیەوە لە ڕووی دەرونیەوە لە هەموو ڕێوەکە تدمیر بۆ تیاتی 7 ساڵ بە پشتەوەیە تاڵی ڕەش لەسەر و ڕیشیان نەماوە لە ڕووی تەندروستیەوە زۆر ناجێگیرە من بەس تەنها بۆ کۆمەڵێک کەیس بۆ نمونە کە بێدەر لەوەی کە بۆ نمونە کاتی ئیفرادی شەرتیان کە مەشمولن بەوە ئەوە تەواو کردو و حکومەکەیان تەواو کردو و زیادە لە زیندانەماونە لە ڕووی جەستەییەوە لە هەر سێ چاکسازیەکە من راپۆرتم هەیە لە هەر سێ چاکسازیەکەدا سزادراو هەیە و وەزعی جەستەیی ناجێگیرە لەگەڵ ئەوەدا بۆن من لەگەڵ لایەنی پەیوەندیدا لەگەڵ سۆرەکایەتی پەرلەمان معنی من بەدەر لە چەندین یادداش راپۆرتی پزیشکی دەرو بۆ منە توێژەری کۆمەڵایەتی بەشە ئیداریەکانی ناو سزادراوان هەموو ئەو فلتەرانەم تێپەڕاندووە هەموویان ئەوان عنی ملزەمن بەوەی ینی ئامادەیان تیا بەڵێ پژڕاستی بابەتەکەن و ئامادەیان تیا هەموو طبعا تەوقیت و ئیمزایان کردووە کە ئەمە بەڕاستی مستحقی ئازادکردنە لە ئەخیرە لە دوای ئەو هەموو ڕەنج و ماندوو بوون و یاداش بەرزکردنەوە بە دوواداچوون و پەیوەندی بە بەلایانی پەیوەندیدار و سەردانی چەند دادوەری بەڕێز و هەموو هەنگاوە یاسایەکانم بڕیوە لەم ئەخیرانە داوای جێگەی داخە ئەو کۆمەڵە کەسێک کە زۆر تایبەتن و کە حکومەکانیان تەواو کردو و لایەنی جەستەییان زۆر ناجێگیرە بە هامشێک بۆم هاتۆتەوە کە لە پێچێ لە لایەنی پەیوەندیدا لە ئەنجومەنی دادوەری نێرا بۆ شوێنێکی تر ئەو شوێنە معنیە بە بابەتەکە بە هامشێک ئەو شوێنێک کە معنیە بە بابەتەکە من نامەوێت لێرە ئیشارە بۆ بدەم لەبەر وەزع و زوروفی سزادراوەکان بە هامشێک ئێمە لێرەوە توانە و دەسەڵاتی ئێوەمانە ئاراستەی شوێنێکی ترمانەکاتەوە عنی واش لەگەڵەوەندامە هەر کۆڵ نادەین پەیمانیان پێدەین بەڵێنیان پێدەین هەر کۆڵ نادەین بەردەوام بە دوای حەق و مافی ئەوانەوە ئەبین تاوەکو وەگەینە ئینشاءڵڵا سیغەیەک یا بڕیارێک یاخود ئێمە لە بۆ نمونە ئاخر هەنگاوی ئێستاماندا کە ئێستا سەردەمی کۆڕۆنایە کۆڕۆنە بەڕاستی تەنگی بە کۆمەڵگە هەڵچنیوە لە 21/6دا هەر سێ چاکسازیەکەمان بەسەر کردوێتەوە لیژنەکەمان بە داوای لێبوردنەوە من بۆ ئەو ڕۆژێک کە لیژنەکەی ئێمە چۆتە چاکسازی سلێمانی وەزعی تەندروستیم ناجێگیر بوو بە کۆڕۆنا تێنەگەن تۆزێک وەزعی ئینزیلاق و ئەوەم هەبوو بۆیە من حەزم کرد بەشداری ئەو سەردانم کردا لە ئەنجامدا راپۆرتێکی تێر و تەسەلمان نووسیوە لەسەر ماف و حقوقی سزادراوان و ئاراستەی لایەنی پەیوەندیدار و سەرۆکی پەرلەمان و ئەنجومەنی دادوەریشی دەکەین. خەتو بەدریا ئەم گرفتە هەر سێ چاکسازیەکەی هەرێم پارێزگای دهۆک و هەولێر و سلێمانی دەگرێتەوە یاخۆتنەوە ئایا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لێرە ڕۆڵی چۆنە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە؟ بەداخەوە من ئەوی ڕاستی بێ بیدایەت کە خاتووکێستان دەست بەکار بوو زۆر دڵخۆش بووم پێیوە گەشتبین بووم و ئێستاش گەشتبینم نامێ بەڕاستی جوودەکانی ئەوە بکەم زەر بیست بکەم بەڵام جێگەی داخە لەم کاتەدا کەیتر وەزعێکی زۆر نائاسایی ڕووی لە سزادراوان کردووە هەر سێ چاکسازیەکەوان بەس تەنها سلێمانی نییە کاک جەلال هەر سێ چاکسازیەکە دهۆکیش و هەولێریش و تایبەتتر سلێمانی هەندێک لە سزادراوان کە سوکاریان لە دەرەوەی بۆ نمونە سلێمانیە لە کەلارە لە ئەنی هەندێک خانەوادە کە پەیوەندیت پێوەکەن جەرگە دەبێ بە ئاو لە وەزعی نائاسایی ئەو خێزانانی کە لەعنیلانی داراییان تحتە سفرە بەخوا کە سوکاری عنی سزادراو ئێمە وەکو ئەرکی ئینسانی پێچێ ئەو سزادراوە بەکارهێنیش بوو بێ
یەگەی بەکارهێنیش بوو بێ بەڵام لەگەڵ ئەوە داوەکو ئەرکێکی ئینسانی پێی هەڵساوی نێمە بە واجبمان زانیوە کە بەسەرمان کردوێتەوە ڕۆشتین بۆ ماڵەکەی کە سیرمان کردووە سێ بەرا لە خێزانێکدا هەمووی خاوەنی هەتی و ئەمی شۆتۆ سەر ئەو ماڵە و تەنانەت یەک هەفتە مناڵەکەی لە ناو مەمەی شیرەکە چای پێداوە لەبەرەوەی کە شیری نەبوو بۆی بکڕێ ئەنی گرفتەکان زۆرن وەزیری کاروباری کۆمەڵایەتی من پێم باشە لەگەڵ دەستخۆشی زۆرم بۆ جهد و ماندووبوونی بەڕاستی تەنها کاتێک داخڵی چاکسازیەکانە بێ لەگەڵ بۆ نمونە بەڕێوبەر و جێگر و ستافە ئیداریەکەدا تەنسیقی نەبێ من پێم خۆشە بە مەیدانی ڕاستە پێچێ ئێستا هەندێک تایبەتمەندی هەبێ باز لە بابەتی کۆڕۆنا و پارێزی سزادراوان و ئەمانە ئەتوانێت بە تەحقیم و بە ئەو هەموو دکتۆرە بەڕێزی کە چارەسەری ئەو نەخۆشانەکەن خۆ ئەوانی شەر هەمان شێوە لە جەنگان وەنیە خات و کوێستانیش ئەیتوانی هەندێک وەسایل بەکاربێنێ بڕوا بە مەیدانی بە واقعی وەزع و زروفی سزادراوان ببینێ من لەگەڵ ڕێزی تەواوم بۆ ئەو ستافە بۆ بەڕێوبەر بۆ جێگرەکانی بۆ توێژەر و بۆ هەموو ئەوانە بەڵام ئەو ئازارەی کە لە زاری خۆیان و خودی خۆیانەوە ئەبیسرێ بە عملی ئەو قەعانە ببینێ بزانێ لە چمە ئەسات و معانات و ناڕەحەتێکدان پێچە ئەویش هەنگاوێکی چۆنەڵی جدیتر بنێ بەس ئیتر ئەو لە دوورەوە بۆ نمونە بە مایکرۆفۆنێک قسەیان بۆ بکاواگای لە معاناتی نان نبێ بۆ نمونە نەخۆشیان هەیە تقریبا عددیان بۆ 50 کەس ئەبێ لە چاکسازی سلێمانی پەیوەندیان بە منەوە کردن نەخۆشی درێژخایانیان هەیە ئەم نەخۆشی ئێستا لە کاتێکدا پزیشکەکانی ئەو بنکەی تەندروستیە بایکۆتیان کردووە ئەوان نەخۆشی جگەریان هەیە نەخۆشی سیلیان هەیە ڤایرۆسی جگەریان هەیە بێ بەردەوامی ژێر چاودێ و چارەسەرا بن ئێستا چارەسەریان نییە کە سوکاریان تەلەفۆنمان بۆ کاڵەستوێن بەخوا ئەم شەو 3 جار ئۆکسیجین لە جەستەیانە ماوە بوراوەتەوە لە هۆش خۆی چووە هەم کۆکە هەم وەزعی نەخۆشی درێژخانەکەی زاڵ بۆ بەسەریا و بۆ مردنمان داناوە ئەڵێ بۆ سەدا دەنگی ئێمە ناگەێنن بەلایانی پەیوەندیدار وەرەسەڵات جیاواز لە گرفتەکانی خۆراک و شوێنی نیشتەجێبوون و ئەمانەی کە هەیەە دیارە لە هەموو وڵاتانی دراوسێ لە وڵاتانی دوور کاتێک کە کۆرۆنا سەری هەڵدا لێبوردنی گشتی و تایبەت هەبوو کە هەندێک لە زیندانیان مەشمول بوون و ئازاد کران کەوا ڕێوشێنی تایبەتی هەیە لیژنەیەک پێکێنان جومەنی دادوەری لیژنەی پێکێنرا بەڵام پێم وایە بەپێی ئەو بە دووەراچوونی کە من بۆم کرد لە نێوان سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمە ئەم دۆسیەش بێسەر و شوێن کراو نەما بەڵام لە ئێستادا مەترسی چاوپێککەوتنی کە سوکاریان بۆی ڤایرۆسی کۆرۆناوە بوو خات و بەدرێ ڕوونەکە لە چاکسازیەکان هەندێک لە فەرمانبەرانی چاکسازی ئیداریەکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئایا تا چەندە لە دیوێکە دەبێ هیچ نەبێ جۆرە لە ڕێخستنی تایبەتە بێ کە سوکاریان بیان بینن یاخۆتەوەیە کە جارێکی تر بابەتی لێبوردنی گشتی و تایبەتەکە زیندوو بکرێتەوە ئەوەی سزادراوانی نیگەران کردووە ئەوە وەکو باسم کرد کۆمەڵێک هیوایان پێبەخشی بەو تشکیلکردن دروستکردنی لیژنە و قەراراتی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و ئەو لیژنەی کە تا ئێستا نەتیجەکەی ئێمە نازانی مانگونیوێک لەمەوبەر سەرۆکی داواکاری شتێ بێمە وتووە بە سەرۆکی لیژنەکەمانی وتووە گوایە هەموو ئەوەلیاتی سزادراوان کە مەشغولن بە ئیفرادی شەرتی و ئەوانی کە حکومەکانیان تەواو کردو ئەوانی کە بۆ نەڕیزبەندیمان بۆ کردن مەشمولن بە ئازادکردن چۆتە لای سەرۆکی هەرێم قسێ و نەقلەکەم مانگونیوێکە تا ئێستا چۆنە بێ سەرۆکی هەرێم ئەم ئەوەلیاتە و ئەو کۆمەڵە ئەرقامە ئەو کۆمەڵە سزادراوەی نبینی بێ ئەوەی کە ئەوانی نیگەران کردو هەموو وڵاتانی دراوسێ بە ئیقلیمیشەوە لێبوردنی گشتی تەواو عنی دەرکرد بە بۆنەی ئەم ڤایرۆسی کۆڕۆنا ئێستاش لە هەزار مەترسیێکی تر هەر هەیە سێ لە کارمەندەکان تەبەن 14 لە سزادراوان گومانیان لێکرا لەبەر ئەوە یەکێکیان لە سەحال لە گەرمی وەرزشکردنا بورا بۆ ئۆکسیجین لە جەستەیانە مابوو ئەمە خۆی لە خۆیدا لە 190 هێماکانی باس لەواکە کە کۆڕۆنای هەبێ هەندێکی تر لە سزادراوان کۆکەیەکی ڕق و تند و تایەکی زۆریان هەبوو ئەمەش هەر تقریبا ترسی دروست کرد هیچ کەس بۆ چارەسەر نازانم بەس بۆنێت تەحلیل و فەحسیان بۆ کراوە 14 لە سزادراوەکان فەحسیان بۆ کراوە بەڵام نەتیجەکەی کۆڕۆنا دەرنەچوە بەڵێ نێگەتیڤ دەرچوو چل بۆ نمونە فەحس کراوە لە چاکسازی سلێمانی سێ لە کارمەندی مەدەنی ئەو کارمەندانە دەرچووکە کۆڕۆنایانە بەڵام کاتێککە سەیری هیچ بۆ نمونە هیچ بڕەپارەیەک کە تەرخان کراوە بۆ نەخەرجی کۆڕۆنا لە هەموو وەزارەتێکە لەم چاکسازی سەرف نەکراوە بۆ نمونە ئەوانی کە لە قاعەکانە کارەکەن هیچ بۆ نمونە هینێکیان نییە
دەمامک دەستکێش هیچ مەرجێکی خۆپاراستنیان نیە ئەوانەی کە بۆ نمونە نەقابن بەناو قاعەکانە خواردندا بەژەکە مەرجی سەلامی بە سەلامەتی و تەندروستیانی بۆ ئەوەی کە بەرکەوتن لەگەڵ سزادراوەگەر سزادراوێک توش بێ هەموو یەکرێتەوە بەتێکی جا ئەم سێ مەدەنیە و بە هەموو مەدەنیەکانی شسا کەرنتین ئێستا تەنها هەندێک لە هێزەکانی تر بۆ نمونە لە کاردان بۆن لە بەشی یاسایی و بەشی کۆمەڵایەتی ئەوانە لە کاردان و ئەوان تا ئێستا کەرنتین بەڵام ئەتوانن بۆ نموناگەر ئەگەر کە سوکاریش نەتوانێت لەبەر سەلامەتی سزادراوان 6 مانگ زۆرە ئیسtisnای بۆ کەس و کار بکەن بە ئۆنلاین نیز ناپەیوەندیان هەبێ لەگەڵ کەس و کاریان وانە ئیسtisnایەکیان بکەن بە ماوەیەکی بۆ نمونە بە کاتی خەتێک ببرێتە ناو سزادراوەکانەوە یا بە ڕێکاری تەندروستی چۆن لێرەدا 2 مەتر یان مەتر بۆ من و جەنابەت دانرێ لە هەر بۆ نمونەوە بەڕاستی فەرمانگەیەک و دەوائرێک و شوێنێکی گشتی دای بەو ڕێکارە تەندروستیانە کەس و کاریان ببیندرێ یا هیچ ناو حاجانەی کە هەیەە بۆیان جێبەجێ بکرێ ئەوە بەڕاستی جێگەی نیگەرانیە زۆر عنی وای لە سزادراوان کردو بێ هیوا بوون لەم دەسەڵاتە لە هەموو بڕیارێک لە هەموو قەرارێک لە هەموو لێبرنێک جای وەکو لیژنەکەمان لە هەر سێ چاکسازیەکە راپۆرتمان نووسیوە هەر سێ راپۆرتەکە بەرزەکەن و بە سەرۆکاتی پەرلەمان و ئەویش ئاراستەی لایانی پەیوەندیدار و ئەنجومەنی داوەری بکە ئەگەر بکرێت یاسای ساڵی 2017 هەموار بکرێتەوە تایبەت بۆ لێبوردنی گشتی و ئەوانەی کە حکومەکانیان زۆربەی حکومەکانیان تەواو کردوانش ئیفرادی شەرتین ئەوە ئێمە هەدەفی سەرەکیمان ئەوەیە کە داوامان لە سەرۆکایەتی کردووە بۆ هەمواری یاسای 2017 زۆر سپاس خاکو بەدرێ هیچ دەرفەت نەماوە سپاس بۆ زانیارەکە سپاس بۆ جەنابی بینەرانی عزیز هاتنە کۆتایی بەرنامەی جارەشمان هیواخوازین کە سەرجەم بڕگەوابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ